جارێمانەوێ بە شێوەی پارە هاوکاریان بکەین دواتر ئەگەر دەرفەت هەبێ بتوانین بە شێوازێکی تر بکەین ئێمە خۆشحاڵە بین. لاکۆی هاوشێوی شار و شارۆچکەکانی تر کەمپینێک ڕاگەیەنراوە بۆ هاوکاری هاوڵاتیانی ڕۆژئاوای کوردستان، بەڵام کەمپینەکە جیاوازترە لە شار و شارۆچکانی تر. لێرە ئەم کەمپینە بە شێوەیەکە کە بە شێوەی چاڵنج دەکرێت، واتە سەرپەرشتیارانی کەمپینەکە چاڵنجی بەرپرسانی حکمی و سەربازی دەکەن بۆ ئەوەی بێن پارە بخەنە کەمپینەکەەوە و ئەوان شاڵنجی کەسانی تر بکەن. من لەگەڵ سەرپەرشتیاری ئەم کەمپینە تافگەخان هەم بەڕێوەری شەیدان و ئەنفەلکراوانی کوێ و هەم سەرپەرشتیاری کەمپینەکە شەگفتگۆ دەکەم. تافگەخان سڵاوت لێبێ، پێمان بڵێ بیرۆکەیەتان لە چیوە بۆ هات کە ئەم کەمپینە بە شێوەیەکی جیاوازتر لە کەمپینەکانی تر بکەن و لە شارەکانی تر جیاوازتر بێت. بەڵێ سوپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە بە حکمی ئەوەی کە کوردین و پێویستە هەڵوێستمان هەبێ نەمانتوانی بەڕاستی دەسەوەستان بوەستین لە ئاز ئەو سیاسەتی قڕکردن و برسیکردنی کوردانی ڕۆژئاوا کە بەسەریان هاتووە، کە ئێمە دڵنیان چەندین ساڵ جارێک ئەمە دووبارە بێتەوە و شتێکی نامۆنیە. بۆیە بڕیارماندا لەگەڵ کۆمەڵێک چالاکوانان و کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و ژنانی دڵسۆزی ئەم شارە کەمپینێک بکەین بتوانین ئەگەر بڕێکی کەم بێت لەو هاوکاریە بیگەینینە دەست ئەو خەڵکە ئاوارەیەوە. هەروەها ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان بتوانین چەکیشیان بۆ بکڕین کە بۆ پاراستنی شەرەف و ناموس و وڵاتی خۆیان بیپارێزن، ئێمە بە هەموو جۆرێک ئامادەین هاوکاریان بکەین. هیوادارین خەڵکی ئەم شارە بتوانێت تەنها نەک بە پۆستێکی فەیسبوک بە ئارمێک و یاخود ئاڵایەکی سەر مۆبایلەکەی پشتیوانی بکات. پێویستە مووقفمان هەبێت، پێویستە هاوکار بین بۆی بتوانین ئەو خەڵکە ئاوارە نەبێت یاخود لە برسا مناڵەکانمان لێ لە برسا نەمرن. چۆن ئەم بیرۆکەتان بۆ هات کەمپینەکە بە شێوەیەکی جیاواز و بە شێوەی چاڵنج بیکەن؟ بەڵێ ئێمە بە حکمی و خۆتان نەزانن ماوەیەک لەم و پێش کارەساتێکی سروشتی بە سەرشاری چەمچەماڵا هات کە ڕووداوێکی سروشتی بوو بۆ لافاوی قوڕا و لافاوی باراناو پارە کۆکرا و کەمپین کرا. پێمان خۆشە کە ئێستا لافاوی خوێنە ڕژێ لە کوردستانی ڕۆژئاوا هەمووی بەیەکەوە بتوانین ئەم کەمپینە بکەین. ئەمە شتێکی تازە نیە، تاوەکو ئێمە دامان هێنابێت بەڕاستی پێشتر کراوە، بەڵام ئەمەیان زۆر نەتەوەی تر و هەروەها کوردانەترە بتوانین بیکەین. ئەوەشی ئەیکەین ئەرکی سەرشانی خۆمانە و هیچ ئازایەتێکی تیان نیە. زۆر باشە. کەمپینەکەتان چۆنیە؟ چاڵنجەکە چۆن دەکەنەوە؟ بڵێ پەیوەندیمان بە کۆمەڵێک کەسایەتی ئەم شارەوە کردووە، داوامان لێ کردو بەشدار بێت و زۆر سوپاسیانەکەین، دەستیان خۆش بێ، ئامادەیان دەربڕیوە. ئیتر چاوەڕێین وردە بێنە پێشەوە. ئەوانیش چاڵنجی کەسانی نزیکی خۆیان یاخود دۆست و هاوڕێی خۆیان ئەوانەی کە لە پێشمەرگاتی بێکەوە بوون لە هاوڕێ و با بڵین لە فەرمانگە بێکەوەن بۆی بتوانن ئەوانی تریش بێنە پێشەوە وردە چاڵنجەکە گەورەتر بێ بتوانین بڕێکی زۆر دابین بکەین بۆیە. چی لەم کەمپینە وەردەگرن؟ ئێمە لە حاڵەتی ئێستا تەنها پارە وەرەگرین لەبەرەوەی ناتوانین ئەو کۆمەکە با بڵین بە شت و مەک بیگەێنینە سەر سنوورەکان ئێستا زۆربەیان داخراون. جارێمانەوێ بە شێوەی پارە هاوکاریان بکەین، دواتر ئەگەر دەرفەت هەبێ بتوانین بە شێوازێکی تر بکەین. ئێمە خۆشحاڵە بین. بەڵێ ئەمە قسەی تافگە حەمە ساڵح بەڕێوەری شەیدان و ئەنفەلکراوانی کوێیە و سەرپەرشتیاری ئەم کەمپینەیە وەک خۆی باسی کرد لە ڕێگەی چاڵنجکردنی بەرپرسانی شارەکەەوە دانەوێت بێنە پێشەوە هاوکاری بکەن و بە دوو دەنگشانەوە هاتوون و ئەوان کەسانی تر چاڵنج دەکەن بۆ ئەم کەمپینە و بەو شێوەیە بتوانن کە هاوکارێکی زۆر بۆ ڕۆژئاوای کوردستان کۆبکەنەوە.